وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕەوەندە ڕووداوەکانە ئوکراین و شەڕە ئوکراین ئێمە ئەخاتە ناوە بڕهەیەکی تر تاریخی و نەقشە ڕەهبەریەتە ئاگاه دانا و وشیارە کوردان دەرئەخات لە هدایەتکردنە کۆمەڵگایە کوردان. من لە دیبێتەکانە پێشووترەوە ئشارەم پێ کرد کە ئەم شەڕەی ئۆکراین و ڕووسیا ئەتوانێت قیاسێک دروستکات بۆ دەرکێک لە مردمێک کە کاریان و پێشەیان سیاسەتکردن نییە، ڕەجولە سیاسی نین و ئەمە کارە ڕەهبەرانە کە مەسیر و ڕێگا ڕۆشنکەن و ڕووناکایی بخەنە سەری تا مردمێک بەم ڕێگا تێپەڕێت. بزانن اتفاقاتێکە کەوتگە ئێمە وا ڕەقەمی ئەدەین و ئەم ئەدلانە وا تەرحەکەین کە ڕووسیە بە کامە بەهانە حەملە بە ئوکراینەکە. ڕووسیە بەم بیانوە حەملە بە ئوکراینەکات کە دەوڵەتە ئوکراین دەوڵەتێکی نەژات پەرەستە و کۆمکوژی ئەکات لە ڕووس زوانەکان، یعنی لەگرا ئێتنۆ ناشنالیزم مەترەحەکە بەناوە ناسیۆنالیزمە قەومی لەسەر زوان. ئەوەڵەن زوان هیچ هۆڤیەتێ بە هیچ ئینسانێک نادات ئینگلیسی قسەکردنە من ناکا بە ئینگلیسی، یا ئەوەی کە تۆ هاتبیت زوانە ئینگلیسیت بە دایک و باوکە من داوێت لە ژێر ئەستعمارە و من وەختێک بە زوانە ئینگلیسی قسە بکەم نابم بە ئەنگلە سەکسۆن. شاید من لە هۆڤیەتێکی قانونیە ببم بە بریتانیایی، ببم بە عوزوێک لە ئینتەرپرایزە بریتانیا، بەڵام نابم بە ئەنگلە سەکسۆن. ئەم بیانوە دەستاوردێکی پێکەنیندارانەس و ئمڕۆ هەر ئەوانەی وا لە سەرزەمینە ئێمە ئێتنۆ ناسیۆنالیزمیان تعریفە کردو لە پشتە زوان کە دەستکردە نظامە جودۆ کریسیانەتی بوو، ئمڕۆ لە زاهرە مخالفەت ئەکەنتەکە ئەم ئەدلەیە ئاغایە پوتینە کە تۆ ناتوانی بە بیانووی شارگەلێک کە دروست کریاگە و جەمعیەتگەلە متداخلێک کە ڕژاندەکتە سەناوە ئەم شارانە و کۆچەندنە کەسانێک بەناوە ڕووسی زوانەکان پەلامارە ئەقمارە و وڵاتگەلە تر بدەی تەحتە ناوە پاراستنە مافە شارۆمەندی و مافە ئینسانی و زوانە ڕووسی. ئەمە ئەوێت و حکایەتەکەی وە خەڵکە ئێمەیان وت سەلم سڕماگە لەم دەنگ و باسە سمسمە خەرە و کارکاریاسە چ خەوەرە لەگرا ئێوە لە هەر کوێ مەیلتان بێ ناسیۆنالیزم بە زوان تعریفەکەنەوە، ئێتنۆ ناسیۆنالیزم تعریفەکەنەوە و لە هەر کوێ کاکە کاربوردی نەمێنێ ئێژن واژەیەکی مزەخرەفە. کەس بە زوان تعلقی بە هیچ مردمێک یان نەیشنێک نییە. خب ئێمە لەگرا مشاهدەمان کرد ئەم بیانوە لە دروستکردنە شارگەلە متەئەخرە کە ئەم شارگەلە متەئەخرە جەمعیەتە مختلفە جۆرا و جۆرە زوانی تێفڕە ئەدەی. ئمڕۆ دەوڵەتە تورکیە، دەوڵەتە خەزەریە کۆرپۆرەیشنە یەهودە تورکی ئیدعا ئەکا کە تورکەمەنە قەرەچە لەش فرۆشە هاوردەیان هەست لە شارە بەناوە کەرکووک. بنای ئەم شارە کێ داینیاگە ساکنانە ئەوەڵیەی کێ بووگە کێ کۆچیانی داگە و بچ زەرورەتێک شارە کەرکووک دروست ئەکا. ئێستا تۆ لەگرا متەوەجه ئەویت وەختێک لە ناوە میدیاکانە هەرێمە کوردستانە چەپوڕاست باس لە سوڵتەیە تورکی ئەکەن، باس لە قەراردادە سایکس پیکۆ ئەکەن، باس لە گەڕانەوەی ئیاڵەتە مووسڵ بۆ تورکیە ئەکەن. نەقشە تورکەمەنەکان ئەتوانێ کامە نەقش بگێڕێت بۆ ئەو دەسە لە کەسانەی
ومأموران نظام سلطة بون وقركيان بو ككرد تبديل بقوم اتنيك كان لجيرنا والزوانك واستاندارد سازي كان بزوانك وناوي بنين كردي لهمان كادا روسيا ادعاك كأوكراين موجودية تاريخي بعنوان الدولة وبعنوان كشور نبوغا وحج وقتك مستقل نبوغا وحياة مستقلي نبوغا ولجير شك مكان النظام التزاري روسيا قراري قرتقا بويا ام كشورا حياة مستقل ناتواني بكاد وإشي لجير كنترول إيما بيت لذا ولاديمير بوتين إيجيت كإيما أروين أوكراين داگير ناكين أوكراين لحبون أرتش ساقط أكين ودولتك إمروها بسريا لبيني أوين بزانن أما إيوا وبير كام اتفاقات أخاتو أما إيوا وبير أمدو اتفاق أخاتو كمن بوتاني تعريفكم لقرن شوار دب بعد أوروبائي كان ومسيحي كان تسميم ينقرد كخلق خويان نكن كويلة وخلق خويان بعنوان كويلة نفروشن يعني خلق أوروبائي خلق تشرمق بويا كويلة داري وتجارة كويليان بردنا وسرزمين كانت تر لدوران استعمارا هوية سرزميني هوية رابردوي وهوية مردمكانيان انكار كردو دو چمكيان دروس کرد بويا سيادة سياسي حق سياسي وحق مدنيان بو مردمكانة در نظر نقرد فراز اموالك تاو الشر من أدولف هتلر أدولف هتلر همان بيلاروس وهمان أوكراين ببشيك لخاك ألمان أزانيت وبيواي كملة فاخر آريائي دبيت جيجي جيان بانو بريني بيت وروسكان نوكرو كويليبن يعني أوكراينيا كان يعني إسلافكان الشرق أوروبا بويا وقت بلامار وڵاتەکانە شەرق ئەوروپایدا تەمامە نوخبەگان و ڕەهبەرەکانە ئەو سەرزەمینیانەی لەبین برد ساختار دەوڵەتی تیانە لەبین برد و هەر جوولەکە کوژیەکانیشی لەوێ کرد کە متعلق بوون بەو کشوەرانە ئوکراین لەهستان یا پۆڵەند ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕۆڵ ڕەهبەریەتە داناییە سرزمين كردان كأجيريت امشو مشخصي أكا وأم لحظة مشخصي أكا رول الرهبرية أستوار قارمان كردي وداناي كردي چون كلا بربست قوركانا وآشو قوركانا أتواني أم مردم بسلامة دركات هربويا من قرك ملقرا بيناسي دو مسألة بو ايوه بكم ودو چمكي كبحسم نكرد ايوه ديتان اوكراين بمقاومة بنمايش تحويل دريا بنمايش النظام السلطي الجهاني تحويل دريا هربو خاطري اويك چمك بخمسر ام نمايش چنه نمايش قيزونيكا مثلا جو بايدن اجي طبقي اوليغارش الروسي اما مفهوم جديد دروسيان كردقا يعني طبقي اوليغارش الروسي يعني هندك بنمالي بدسلات بقدرته كولات كيان ببارم تقرتقا سؤال قورا امسا اي كن اواني كسر زمين امريكايان ببارم تقرتقا بنمالا كانن كوربريشن كانن يا إرادة مردم أمريكاس أغا جو بايدن اجيت بو ملياردگر فاسد الروسي أي جو بايدن ملياردر بون فاسدية يا إمكان پیدا کردن مليارد دولار بجگ بفساد إمكان پذير نية ده اگر واسه
میلیاردەرەکانە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاچی فاسدن یا فاسد نیەن. خوانەکە حتمەن ئاغایە ئیلان ماسک تووشکۆ کاتۆ تەماکۆ ئەکێڵێ. ئەم سروەتەی بەچی بەدەست هاورگە؟ پیلەوەریەکە لەسەر سنوورەکەی باشماخە. چۆنی وەدەست هاورگەم سروەتە 300 میلیارد دۆلاریە بە تەمەنە ئینسانێک. ئەو ئینسانە هەر سانیەیەکی تۆ ئەم 300 میلیارد دۆلارە تەقسیم کە 300,000 میلیۆن دۆلار. بزانم ئاغا ساعەتی چەندێ وەختی بووگە دەری بێرێت. ئەگەر ڕۆژێ 1 میلیۆن دۆلار دەستمزدی بوێت 300,000 ڕۆژی گەرەکە، ساڵ 365 ڕۆژە. 300,000 تەقسیمە بەر 365 بکەم تا بزانیم کاورایشێ چەندێ تەمەن کاکە 300 میلیارد دۆلار پوڵ دەربێرێ. چۆنە میلیاردەرەکانە ڕووسی فاسدن ئاغایە جۆ بایدن؟ تۆ خوات فاسد نییەی. نظام سەرمایەداری تۆ فاسد نییە. یعنی ئەمە بەچی بەدەست هاتگە؟ چۆن سروەتێ بەدەستێ کە فاسد نییە؟ مەگەر تۆ تەرەفدار مالکیەت و خصوصی و سەرمایە و ڕقاوەت و ئەمانە نیت؟ مەگەر تۆ سەرمایەیە بێ سنوور ناناسی؟ چۆنە ڕووسەکان لەگرا فاسدن؟ وەلێ تۆیە ئامریکایی فاسد نییە، تۆیە ئینگلیسی فاسد نییە، تۆیە فەڕانسەوی فاسد نییە. ئەمە ئەدلەکانە لە شەڕە زەرگەڕیە. ئەرتەشە رووسیە بێ هیچ ممانعەتی هاتکەسە ناوە خاکە ئوکراین. تۆ نەدی ئۆکراینیەکان لە 2014ەوە کە لە ژێرە چمکە داگیرکاری و کەریمەیان لەدەستداگە قرچۆ بوونۆ، یعنی خۆیان کۆکەنۆ، یعنی بێژن لە ژێرە تەهدیداین. ئۆکراین لە ئاڵمانە هیتلەری فرە بچووکترە، گەورەترە. جەمعیەتەکەی فرەترە لە ئاڵمانە هیتلەری. چۆن ئاڵمانە هیتلەری توانی نیوەیە خاکە ڕووسیە داگیر کات، محاسرەیە مۆسکۆ بکات، لەنینگراد بکات، بڕواتە ناوە ستالینگراد. وەلێ تۆی ئۆکراین بە قودرەتە هەستەییە کۆکە بووت، سێهەمین قودرەتە هەستەییە جەهان بوویت، نەتوانی ئەم کارە بکەین. تۆ ئیجازەتدا سەربازەکانە ڕووسی بێن. چۆنە تۆ لە 2014 خەڵکە نەوردە سەربازی؟ چۆنە تۆ لە 2014 نەتوت ئوکراینی بوون؟ چۆنە تۆ لە 2014 جامعەیەکت دروست نەکرد ئامادە بە ئیمان بتە و بەڵکو خەڵکێکی فاسد و مەفەڕە دەرامەدیان لەش فرۆشیە کەنیشکەکانێسی؟ ئاغایە ئۆکراین ئێستا دوای ئەوەی کە سەربازەکانی قاچی خسکەسە ناوە خاکە کیێف، تۆ بەردەمە هیچ ماڵێکی کیێفت سەنگەربەندی نەکرد. کۆمپرسی زیخە نەهاورد سەنگکەر دروستکەی. ئیستا کلکە ڕێوی تێری تۆ دەمە مەردەمە دنیا. سەربازەکانە لە وەسەتە قیرتاوە شارە کیێفا بێ سەنگەر پاڵە و ئەخەی. تۆ گەرەک تو شەڕە کۆڵان بە کۆڵانکەی. کواتەم هیداتە شەڕە کۆڵان بە کۆڵانە؟ ئەمە نەمایش و ئەنتەریاتە یا شەڕە واقعیە؟ ئێستا هەڵەگەڕێیتۆ ئێژی کۆکتێل مۆلۆتۆف دروستکەن بۆ ئێوە مشکلە ڕۆمانە و نارنجەکتان بوو تا کۆکتۆل مۆلۆتۆف دروستکەن. ئێستا دوای ئەوەی کە ڕووسیە چووگەسە ناوە ئۆکراین تەزاهوراتە خیابانی ئەکەن، سوڵحچتە خاسێکە. ئێستا کلکە ڕێوی تێرنۆ دەمە مەردمە. یانم های کارەکانە قبلیشتان مهم بوو، ئێستا ئەمە مهمە. ئەم مثالانەم هاوردۆ تا بزانن وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەمانەی ئەخوێندەوە مەسخەرەیانی ئەکرد. ئەیوت هاتگەن خەڵکە کوردەوار کوردەن فاسدکەن و ئەمانە گشتی نەمایش و تەئاترە ئیمڕۆ بە وزوح بۆ ئێوە دەرەکەوێت. ئەمانەی وا ئیستیعماریان کرد، بازاڕیان دروست کرد،
مەفهومێکیان هاورد بە ناوە تاریخ. ئەو تاریخەی وا ئەمڕۆ ولادیمیر پوتین تەعسی پێیەکاوە دەستی پێەگرێت. بەڵام ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەم سەرزەمینە زۆر زووتر زانی و هەڵگڕیاوە وتی تاریخ بازی جەعل مطلق و کۆمپانی سازیە لە سەرزەمینە ئێمە. تۆ دوو تاریخە تعریف کردگەسەوە بەناوە تاریخە سیاسی و تاریخە ئوستورەیی. ئەوەی وا دەوڵەتە کۆرپۆریشنە یەهودیە ئێرانی و دەوڵەتە کۆرپۆریشنە یەهودیە تورکی هەسی. بەڵام ئەوەی کە مهم بوو لە بەرامبەرە تاریخە مەفهومێک بوو بەناوە ڕابردوو، گوزەشتە. ڕابردوو دەوڵەتە ئێرانی ڕابردووی نییە، هەروە کە فرێک لەم کشوەرانە ڕابردوویان نییە. ئەوەی کە واقعیەت بوو، ئەوەی کە حەقیقەت بوو لەم سەرزەمینە کە نیشانەی عەزەمەتە کوردان بوو، ڕابردووی واقعی بوو، نە تاریخ نووسریاگە سیاسی و ئوستورەیە جەعلی. ئەوەی کە واقعی بوو ڕابردووی ژیانکردنە ئینسانگەلە کوردی و کوردان لە سەرزەمینە کوردەوار بوو، نەک تاریخ. ڕابردوو لە بەرامبەر تاریخە. دەوڵەتە یەهودە ئێرانی ڕابردووی نییە. ئەوەی خۆی بە ئێرانی ئەزانێ ڕابردووی نییە. ئەوەی خۆی بە تورک ئەزانێ ڕابردووی نییە. ئەمە سەرزەمینە کوردانە و نە بە تاریخە دەوڵەتی، تاریخە سیاسی و نە بە تاریخە ئوستورەیی. ئەمەی سەرزەمینە کوردان تاریخ اجتماعی و ژیان اجتماعیە. هەر بەم تاریخە ئوکراینیەکان ئەتوانن سابەتی بکەن مەردم بووگن، ئوکراینی بووگن. بەر لە دروستکردنە مەفهومە نەیشن، بەر لە دروستکردنە چمکە ملەتە دینی، ئێمە لە سەرزەمینە کوردەوارە بە ئەم مردمەی کە لە ژێرە ئەم جەهانە زندگیان کردگە کوردانمان وتکە. ئێمە پێشووتر لە مەفاهیمێک ئستفادەمان ئەکرد تا خەڵک بفەهمێ چی ئێژین. وەختێ چمکە کوردیەکەی بۆ بەحسەکەین سەری گێج نەچێت لە تاریخ لە ڕابردووی واقعی. ئێمە نە دەوڵەتە ئیلخانیان و دەوڵەتە سەلاجقە و دەوڵەتە ئەفشاریە و دەوڵەتە قاجاریەین. لە تاریخە سیاسی دەوڵەتیە. ئێمە لە ڕابردووی واقعیە حەیاتە ئینسانگەلە واقعیە تەمەدونە کوردیە. ئێمە کوردانە سەرزەمینە کوردەواری. ڕەوتە حکوومەتیمان ئائینە کوردانە. ئێمە نە بە تاریخە ئوستورەی، نە بە تاریخە دەوڵەتی ئێرانی نین، هەروە کە تاریخە دەوڵەتە ئیلخانی و سەلجوقی و عوسمانی، نە تاریخە واقعی و نە ڕابردووە. پس لەگرا ئێمە متوجه بووین وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆهات متوجه ئەمە بوو کە کۆمپانیە تورکیە یەهودی، کۆرپۆریشنە تورکیە یەهودی، کۆرپۆریشنە ئانووسیە یەهود ئێرانی ڕابردووی لەم سەرزەمینە نییە، ڕیشەی لەم سەرزەمینە نییە، ژیانی لەم سەرزەمینە نەکردگە هەمان ڕەوەندێک لە خۆیانە تەولیدیان کرد بۆ دەوڵەت سازی
بۆ سیستم سازی ئەم ئاغایانە یەهودی مەسیحیە لە سەرزەمینە ئێمە کۆپی کرد. ڕەوەندە دەوڵەت سازی چۆن بوو لە ناویانە؟ دقیق ئەمە کۆپی کریاگە بە عوسمانی و بە ئێرانی. یەک، اتفاق هەڵسانەوەی زمان لە لاتین سویچکردنە سەر زمانگەلە مەحەلی. قەڕنە حەڤدەهۆم زوانە ئاڵمانی، زوانە ئیتالیایی، زوانە فەرانسە، زوانە ئینگلیسی، زوانە ڕووسی. هەر ئەمیانە هاوردە سەرزەمینە ئێمە وەوتیان نە زوانێکە زندگی پێکریاگە، نە زوانێکە ئینسان گەلێ ڕابردوویان پێهست، هەر هاتن ئەمەیان کۆپی کرد و هاوردیان وتیا زوانە فارسی، زوانە تورکی. پس ئەمە هاودەسە لەگەڵە هەمان اتفاقی کلەوەیەکەوێ. ڕفۆرمە دینی مسیحی کردن و بعد ڕفۆرمە مسیحی کردن و بعد جەنگە دینی، پروتستانیزم. عین ئەمەیانە هاورد بەناوە شیعەبازی و لە بەش عوسمانی بەناوە تەریقەت بازی. عین ئەمەیان هاوردەگرا. بۆیە تۆ ئەوێنی لە وەختە دروستکردنە دەوڵەتە ئەتاتورکی، دەوڵەتە ڕەزاخانیە کۆرپۆرێشنی، هەرتکیان فەرهەنگ سەرایە زوان دروستەکەن. یەکێک تەحتەناوە عوسمانی زۆدایی، یەکێ تەحتەناوە عەرەبی زۆدایی. مەفهوم سازی ئەکەن بە دزیکردن لە زوانگەلە ناوچەیی، زوانگەلە واقعی و هاوردەکردن لە زوانگەلە لاتینی و ئەوروپایی بەناوە مەحسوڵاتە دنیای جەدید. تۆ ئەنچێکە پێی ئێژی تورکی و ئەنچێکە پێی ئێژی فارسی محصولات دنیای جدیدی لێ بوەرە دەرەوە، زمانە ئیداری لێ بوەرە دەرەوە، زمانە قانونیە مەفاهیمە جدیدی لێ بوەرە دەرەوە، حەجێکی نامێنیت، حەجی نییە. ئەم ڕەوەندە وا بۆ خۆیان تەیان کرد لە سەرزەمینە ئێمەیشە تاقییان کردەوە. تۆ هەر بەمە ئەفەهمیت کە ئەمە نە تاریخ نە ڕابردووی واقعی بەڵکو پرۆژەیە ئایەندەست. تاریخ نە ڕابردووی واقعی، پرۆژەیە ڕوو بە ئایەندەیە. ئەم نظامە نگریسە جودۆ کریستیانەتیەسە. تا ئمڕۆ ئۆردۆغان و دەوڵەتە یەهودیە تورکی، تا ئمڕۆ دەوڵەتە ئانوسیە ئێرانی، نەوادەگانە مەلافاتمەکان و فاحشە گورجیەکان و فاحشە ئەرامەنیەکان کە هاوردیان بۆ شارسازی تەکە کۆیلەکانە کۆمپانیەکانە هند شەرقیە پورتوقال و کۆمپانیە هند شەرقیە هۆلەند و فەڕەنسا و ئینگلیسە و ڕووسیە لە سەرزەمینە ئێمە تا بەعدەن ئەم جەهانە لە ئێمە بسێننەوە کوردان لە بین بووەن، دەوڵەتە ئێران و ملەتە تورک و ملەتە عەرەب و ملەتە ئێرانی دروستکەن و بعد بە ئێمە بێژن ئێوە لە توو لە تاریخا کشوەر نەبووگەن، لە توو لە تاریخا دەوڵەت نەبووگەن، تۆ لە توو لە تاریخا مەوجودیەتە تاریخیت نەبووگە، مەوجودیەتە ڕابردوویت نەبووگە، تاریخە واقعیە تەمەدونێک، تاریخە ژیانە ئیجتماعی و تاریخە ئیجتماعی زیستە مردمێکە، نە تاریخە پادشاهەکان، نە تاریخە دەوڵەتەکان، تاریخە دەوڵەتە ئیلخانیە مۆغۆلە ساختە، تاریخە دەوڵەتە ئێرانە. یعنی چی؟ یعنی کۆمپانیە کە ئینحیسارە بازرگانی پوڵ و ئەسلحەی وا لە دەسۆ لە سەرزەمینەدا بەشکراوە کوردەوارە. ئەمە ڕەهبەریەتە دانائیە. بەر بەم نەقشەیە شومە ئەمانە ئەگرێ کە پرۆژەیە تەنزیم بووگە 300 ساڵە کار لەسەر کریاگی لە سەرزەمینە کوردەوارە بخەسێت و ئەمە ئەم ڕەهبەریەتەسە کە ئەمنیەتە ئێوە چاڵ ئەکا و دەوڵەتەکانە ئێوە نابود ئەکا. ئێمە ئۆکراینی نین،
ئێمە ئوکراینی نین تۆ بە واقعی دەوڵەت بمان خوایی. ئێمە ئوکراینی نین تۆ بە زمانە هندیش ساختە بە پرۆزەیە ساختەیە دەوڵەت سازی کە فورموڵەکەی مشخصە بی لە ژێرە ساختە فەرهەنگ سەرا و دانە هۆڤیەتێکی شیعی ئیسلامی عرفانی بە زوانێکی هندی یەهودی واقعیت ئێمە قەلبکەی ئێمە ڕابردوودارین ئێوە بێ ڕابردوون سەرە پەتەکە بگرن ئەوەتانە تورکن ئەوەتانە ئێرانین تخمە فاحشەن بێ ڕابردوون ڕابردوویە بێ سەرزەمینیتان هەست ڕابردوویە فاحشەگەریتان هەست لەو بنکانەی کە پێی ئێژن شار. بۆیە من وتم لە ڕۆژە ئەوەڵۆ جەمعیەتە متەداخلە قەومی ئەتنیکی زوانی دا لەبەر حاکمیەتە سەرزەمینی و حەوزەیە تەمەدنی نییە. تورکە هاوردە لە ورمێ، تورکە هاوردە لە کەرکووک، تورکە هاوردە لەم سەرزەمینە ئێمە واوەکو سەرەتان ڕۆچوو گەسەناوە ئەم خاکە ئێمە و نۆکەر و بنیاد نەرە دەوڵەتە یەهودە تورکی و دەوڵەتە یەهودە ئێرانیە کە هەمان ئادرسە قەومە ونبوویە فارسە نەبوویە فارس هەمان تورکە ناتوانێ ئیدعایە سەرزەمینی لەم خاکەوە لەم تەمەدنە بکە. ئێمە ڕابردووین و ئەوان هیچێک نین ئیلا تاریخ دەوڵەت. من تاریخ واقعیم، من تاریخ قدرت واقعیم، قدرت واقعی انسان ام سرزمین اسم. سرزمین بی انسان معنای نیه، انسان بی سرزمین معنای نیه. تو تاریخ دولتت هز نه تاریخ مردمت. تو تاریخ دولت رو اکی اما دیرینت نیه، رابردوی مردمت نیه. تو نه قدرتی، تو نقاچد لم سرزمین کتاگسو، تو مشتک داگیر کری به توهم هات کی تسرم سرزمین و ام مردم نازانت. تو بلطایف الحیل و بجادوی اسطوره و داستان هات کی تم سرزمینه. تو رابردوت نیه، قدرت لرابردوت یتدر. سرزمین بی مردم معنای نیه. مردم ایرانی تو کوا مردم ترکیه تو کوا تاریخیان، کوا تاریخ اجتماعیان، کوا رابردویان. تاریخ تو تاریخ دولت دروزنان است و اما تاریخ واقعی سرزمین یک نیه. اما نه آخیز سال هاست ایجیتی تا تو بمقطع اوکراین نگی، تا تو بزانی دولت یهود ایرانی، دولت کورپریتی ایرانی، دولت کورپریتی ترکی، هیکل علی خامنه ای اردوغانی که تو ایوینید ناوی اون بناو ابقاء نئو صفویزم نئو عثمانی، هیکل برساخته نظام جودو کریستیانتین لنابودی مطلق جهان کردیه. با بزانی طول ترک طول ایرانی. تو تاریخ اجتماعی و رابردوت نیه، تاریخ دولت تاریخ دولت بی مردمه و قدرت یعنی مردم و موجودیت یعنی کردن او مفهومی که لیودوا اروپایی کان پی ایجن نیشن و اما کردان بوین و دولت من آین کردان بو. سرزمین کردان سرزمین کردواره. اما حقیقته، اما واقعیته، اما قدرته. بحیج بمبکی اتومت، بحیج ارتشیکی منحرفی بوجودت تو لم سرزمین نرؤچی نداعچی با انسان قل ام سرزمین معنا پیدا اکاد. تو ناتوانی بن برمان کی قرمان کی لبین من برید و امل خولمیشان خومان و لغفلت خومان حلسین.
تۆ بە واقعی تاریخە سیاسی دەوڵەت، تۆ بە واقعی تاریخە ئوستورە هاتی ئەمە باتڵە لە بەرامبەرە چمکە تاریخا ئێمە ڕابردوو گوزەشتەمان هەست. تۆ بێ گوزەشتەی، تۆ بە ئێمەژی، تۆ بێ تاریخە دەوڵەتی، تۆ بێ تاریخە سیاسیت، تۆ بێ تاریخە ئوستورەی. گیرەم قبول، تاریخە دەوڵەت و تاریخە ئوستورەت خارجە لە تاریخە مردم. مردمی تیانە واقعی نییە، دروست. تاریخە عدەیەک ئینسانە معلوم نییە بووگن یا نەبووگن لە سەکسەکانیان و لە کوشتارەکانیان، لە دانەکانیان و لە کردنەکانیان، مەجموعەیەکی بچووک. ئەمە ڕابردوویە ژیان کریاگە وە بیر هاتگم مردمانێکە و تەمەدونێک دروست ئەکەن و ڕابردوویان هەست، شناسنامەیان هەست. و ئەمە شتە بوو کە ئاخێز لەسەری وەستا وەکو سەگ دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و ئەرباب ئەمریکای لە ئاخێزە ترسێ، چون ئەمە ڕەهبەریەتە واقعیە. بەرمان پێتان گرتگە و نابوودتان ئەکەین و خۆتان ئەزانن هیچ کەسێ تەحلیلە ئوکراینی نەکردە و جۆرە ئێمە کردمان 5 ساڵە پێش کردمان. لە هەرچی جێگە هەست بینە قاقای ئێوەمان گرتگە و ژێ پێی ئێمە کەوتگن و دوا کەوتگن، ناتوانن بیوەنە بەرەوە، ئیمکانی نییە بۆتان بیبەنە بەرەوە. و ئەمە لەگرا کیاست و دانایی ڕەهبەریەتێ نیشان ئەدا کە مردمێ حەی ئەکاتۆ هەڵی ئەسێنێ. جا تو بزانە من بە ئەم کوردانە نظام سڵتەی یەهودی مەسیحیە تۆ لە بین ئەوەم یا نایوەم، تا تۆ بزانی لە بەرامبەر کیاوێ سیاگیت، تا تۆ بزانی من چۆن تۆم باتڵۆ کردو مشتێ ساحرە جادوگەرە یەهودیە بێدایک و باوکە تۆخمە فاحشە. ئەگرا سەرزەمینە زیست کریاگە ئینسانگەلە واقعیە. خاک بێ ئینسان معنای نییە، ئینسان بێ خاک معنای نییە. تاریخە ژیانکردنە، تاریخە اجتماعیە ڕابردووە، نە تاریخە دەوڵەت. پس ئوکراین بە تۆ سابەتی کرد ئەم بێشەرەفانە چۆن حرەکەت ئەکەن و چۆن ئیرادە لە تۆ ئەکوژن. و ئەمڕۆ ئۆکراینیە نەبوو، ئۆکراینی ڕۆڵەی وەکو ئێمە نەبوو ئەمڕۆ فوو بدا لە ولادیمیر پوتین لە مۆسکۆوە، تا ئەمڕۆ تەسلیم نەوێ و تەبدیلە بە فاحشە بێ و عنتەریات و نەمایش بکە لە ناوە خیابانە. پێی بێژن تۆ بەچە رووسیە بووگی لە تو لە تاریخە حیاتن نەبووگە چوار ڕووس زوانوارە ناوەم شارە گەرەکمانە داگیری کەین لێت. تۆ ئێرادەت نەوێت تەسلیم بووی لە تەسلیم پەزیریە. ئەمە لە تایفولحیە لە مشت جنایەتکارە بەچکە فاحشەی غەربیە بۆ غارەت مردمانێک، بۆ گەوجکردنە مردمانێک. مردمە و قەسر نەبوو، ڕەهبەریان تیا نەهێشت، پیانەیان تیا نەهێشت. بۆیە لە 300 ساڵ ڕابردوو بۆ ئێمە بەرەبەرە شکڵە واقعیە جەهانە کوردیان گۆڕی. بۆ ئێمە قەبیلەی ساختەیان دروست کرد، ئێڵە ساختەیان دروست کرد، نخبەی ساختەیان دروست کرد، تاریخ ساختەیان دروست کرد. وەلە چون ئێمە ئەسڵزا بووین هەم هاتین هەم تین، ئێمە بنبڕ ناکرین، ئێمە ئەو جەهانە کوردینەوە، ئێوە وەکو سەگ لێ ئەترسن. وە خۆشتان ئەزانن نابووتانەکات. هیچ کەسێ لەم دنیا وا 9 ملیارد نەفەر جەمعیەتی واتیە ئەو تەحلیلەی نەکرد لە ئوکراین کە ئێمە کردمان، چون دەقاودەق بازیەکەیانمان خوێندبووە و ئێمە بینە قاقامان گرتگن لە سەرزەمینە کوردەوارەوە باتڵیان ئەکەینەوە و نابودیان ئەکەین. لەگرا بازیەکە لەوێ دەسی پێکردن، لەگرا تەواو ئەوێ، لەگرا ئەتاندەین بە عەرزە، لەگرا نابودتان ئەکەین تا تو بفەهمی لە بەرامبەر کیاوێ سیاگی. واقعیەت تاریخە دەوڵەت نییە،
واقعية تاريخ مردمة هست من هسم تو هست كو تاريخ مردمت برويك من هسم 3000 ساعة لسر تاريخ مردمة بقساكم هست برو اوي نتواني تاريخ زيست اجتماعي خوي ثابت كبتش كفاح شي هاوردس تاريخ الدولة تاريخ واقعي نية لطائف الحية لجادوگرية كلاو بردارية سنة سازية ولا ناتواني مردم بسازيد اگر موجود نويت ناتواني تمدن بسازيد اگر موجود نويت إيسا حاليد بو تشي ام نظام السلطة نابود اكاد حقيقة نابودي اكاد وجود فيزيكي اما نابودي اكاد رابردوية اجداد اما نابوديان اكاد نا تاريخ الدولة اوكراين اما نبو بويا بفاحشگی کشیا بويا روسيا پلاماری دا و حپلوشی کرد بويا تسلیم بون بلام اما لدم نکوتین اما همان اشراف زادگان تاریخ و انسان آزادین لم سرزمینه و امروش خلیکین قساکین وکو دولت قساکین دولت اما واسه و زوری اوینیت تو تانک چرو کرو من خلق لبران برا دانیم خلق ام سرزمینه کردن لبران برد اویسن دابزانین تانگ تو ایواتو یا کردان ایمه داب بزانین دولت ساخته تو ایواتو یا کردان ایمه لا ایوه خوش